فشار و زەخت کراوەتە سەر هەم ڕۆژنامەنووسانی کۆمپانیای چتر بۆ بەرهەمێنانی میدیایی و هەروەها ئاژانسی ڕۆژنیوز لەمڕۆ ئێمە زنجیرەیەک دانیشتن و گفتوگۆمان لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەتمەند بە داکۆکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئەنجامدا بۆیە ئەمڕۆ بڕێرماندا ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسی ئەنجام دێن و لێرەیە ئەو هەڕەشانەی کە لە ماوەی ڕابردووە و ئەو فشارانەی کە ڕوبەڕوومان بووەتەوە بۆ ڕای گشتی و بۆ خەڵکی کوردستان و بۆ ڕێکخراوەکان و لایەنەکانی ئاشکرا بکەین. ئێساش بەڕێز سنوور ڕەحمان با فەرمێ وتاری کۆمپانیای چتر و ئاژانسی ڕۆژنیوزان پێشکەشەکەات. بەخێراتن بۆ ڕای گشتی باشووری کوردستان و سەرجەم ڕێکخرا و دەستەکانی تایبەت بە مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان بەڕێزان ئێمە ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە ئاژانسی ڕۆژنیوز و کۆمپانیای چتر بۆ بەرهەمهێنانی میدیایی لە چوارچەوەی تەواوی بنەما و ئیتیکی کاری ڕۆژنامەوانیدا و یاسا بەرکارەکانی عێراق و هەرێمی کوردستاندا کار دەکەین بە شێوەیەکی سربەخۆ لەسەر هێڵی داکۆکیکردن لە ئازادی و دیموکراتی و خستنەڕووی گەندەڵی و نادادی و داگیرکاری کاری میدیایی خۆمان ئەنجام دەدەین لە پاڵ ئەوەشدا پەردە لەسەر ئەو هێڵە ناوخۆییە هەڵدەدەینەوە کە دەستگیرۆیی داگیرکەران دەکات. کۆمپانیای چتر و ئاژانسی ڕۆژنیوز زیاتر لە 70 ڕۆژنامەنووس کاری تێدا دەکەن. هەردوو دامەزراوەکەش خاوەنی مۆڵەتی فەرمی وەزارەتی بازرگانی و وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێم و ساندیگاکانی ڕۆژنامەنووسانی کوردستان و عێراقا. بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانی ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانن و هاوکات تەواوی کارمەندەکانی ئەم کۆمپانیایە و ڕۆژنامەنووسان لە فەرمیەتی حکومەتی هەرێم هیچ گرفتێکیان نییە و بە پێی یاسا بەرکارەکانی ئەم بوارە هەموو هەنگاوەکان جێبەجێ کراون. بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر کات ڕوبەڕووی فشار ڕێگری هەڕەشە دەبینەوە. کارەکانمان لە باشووری کوردستاندا و بە دیاریکراوی لە سنوورەکانی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان پەدەکەدا ئاستەن دەکرێت. ڕێگری لە کاری میدیاییمان دەکرێت. ئەمەش بە تەواوی ناکۆکە لەگەڵ بنەماکانی ئازادی کاری ڕۆژنامەوانی و یاسای ژمارە 35 ساڵی 2007 پەرلەمانی هەرێمی کوردستان. ئەم بارودۆخە هاوکاتە لەگەڵ ئەو گوشار و مەترسیانەی کە لە ئێستادا ژمارێکی زۆر لە ڕۆژنامەنووسان چالاکوانان لە بادینان لە زینداندان. ڕۆژ دوای ڕۆژ ئازادی ڕۆژنامەگەری لە باشووری کوردستان بەرتەسک دەکرێتەوە بەدەیان ڕۆژنامەوانی وەک وەداد حسێن، کاوە گەرمیانی، چەندانی دیکە شەهید کراون و ژمارەی کشیان شاربەدەر کراون. جیاواز لە ڕێگری لە کارکردن لە ڕێگەی دەستگاسی خوڕیەکانی میتی تورک دەستگای پاراستنی پەدەکەوە پەیوەندی بە بەڕێوەبەری کۆمپانیای چتر و بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانی ئازادەوە کراوە. داوای ئەوەمان لێ دەکرێت لە بەرامبەر پێدانی بڕێک پارە و ئیمتیازی بێمانادا ئەخلاقی ڕۆژنامەوانیمان بفرۆشین و لە بەرژەوەندی و خواستی ئەواندا کار بکەین. یاخود هەڕەشەی ڕۆحیمان لێ دەکرێت. هەرچەندە تەواوی ڕۆژنامەنووسان و کارمەندانی ئاژانسی ڕۆژنیوس و کۆمپانیای چتر بێباکن بەرامبەر ئەو فشار و هەڕەشانە، بەڵام ئێمە وەک ڕۆژنامەنووسان لە چوارچێوەی داگیرکاری و بەرتەسکردنەوەی ئازادیەکاندا چۆن لە باکووری کوردستان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە سەرکوتکاری و پێشێلکاری دەکرێت، لە ئێستادا تەواوی کۆمپانیەکانی تایبەت بەکاری میدیایی و ڕۆژنامەنووسانی ئازاد داخراون و 16 ڕۆژنامەنووس بە پاساوی بێبنەما دەستگیر کراون. بە هەمان نەفەس ئەو لایەنەی دەستی گرتووە بەسەر تەواوی جونگەکانی دەسەڵات لە باشووری کوردستان بەو سیاسەتە کار دەکات. هۆکاری ئەم ئاستەنگی و ڕێگری و هەڕەشانی لە ڕۆژنامەنووسانمان دەکرێت دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆرترین کارمان لەسەر ئاشکراکردنی داگیرکاری، تێکەڵاوی و کاری هاوبەشی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە و ئاکەپە کردووە، بۆیە نایانەوێت ئاشکرا بن. دوای دانیشتن و ئاگادارکردنەوەی لایەنە ئەمنیەکانی پارێزگای سلێمانی، سندیکای ڕۆژنامەنووسان، سنتەری میترۆ، ڕێکخراوی CDO بە پێویستمانزانی ڕایگشتی و تەواوی دەستگاکانی ڕاگەیاندنی لێ ئاگادار بکەینەوە، چونکە ئەو هەڕەشە و مەترسیانە ئەمڕۆ لەسەر ڕۆژنامەنووسانی ئازاد و کۆمپانیای چتر و ئاژانسی ڕۆژنیوسە سپەی لەسەر تەواوی ڕۆژنامەنووسانە. ئێمە ڕایگشتی و حکومەتی عێراق و حکومەتی هەرێم، نوێنەرایەتی وڵاتان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، داکۆکیکارانی ڕۆژنامەنووسان ئاگادار دەکەینەوە هەر مەترسیەک لە سەرگیانی ڕۆژنامەنووسانی ئازاد، کارمەندانی کۆمپانیای چتر، ئاژانسی ڕۆژنیوس هەبێت میتی تورک، پاراستنی پەدەکە و دەستگا ئەمنیەکانی حکومەتی هەرێم لێی بەرپرسیارن. چونکە لە ماوەی ڕابردوودا جیاواز لەو نام و تەلەفۆنانەی لەلایەن هەردوو دەستگاسی خوڕیەکەوە بۆ بەڕێوەبەری کۆمپانیای چتر و ڕۆژنامەنووسان هاتوون، لە ڕێی چەند پەیج و دەستگایەکی پەدەکەوە بە ئاشکرا پەنجەمان بۆ درێژ دەکەن. دەیانەوێت ڕەوایەتی بدەن بەڕێگری و ئاستەنگرتنی کارەکانمان. بۆیە ئێمە وەک ڕۆژنامەنووسان و میدیاکاران جارێکی تر دووپاتی دەکەینەوە.
هیچ هەڕەشە و گڕەشە و پێدانی ئیمتیازێک ناتوانێت ڕێگای ڕاستیمان بگۆڕێت. ئەمانە زیاتر هارمان دەدات لە خستنەڕووی گەندەڵی و داواکاری مافی هاوڵاتیان و گەیاندنی دەنگە ئازا و بوێرەکانی ناو کۆمەلگا. بۆیە پێداگرین لە وەستانەوە لە بەرامبەر هەر داگیرکاری و هێرشێک کە بەرژەوەندیە باڵاکانی گەل و دەستکەوتەکان دەخاتە مەترسیەوە. ڕاستی و حەقیقەت ناشارێتەوە. کۆمپانیای چەتر بۆ بەرهەمهێنانی میدیایی ئاژانسی هەواڵی ڕۆژنیوس. زۆر بەداخەوە بۆ ئێمە لە ڕۆژێکی ئاوای و لە ساڵی 2022 باسمان لە زیاتر ئازادی خۆمان بکردایە نەک بەردەستکردنەوەی ئازادی. هەموو ئەزانن لە جارنامەی گردردونی مافی مرۆڤ یەک لە بەندەکانی هەڵبژاردننی کار ئازادە مرۆڤ لە هەڵبژاردننی کارە بۆ هیچ لایەنێک بۆ هیچ حکوومەتێک بۆ هیچ دەسەڵاتێک نییە کە داوای گۆڕینی کاری لێ بکات بە شێوەی زۆر یا بە شێوازی بەرتیل و بۆ ڕێلا بەلایانی کە هەمووەزانی. ئەمە یەکێکە لە بەندەکانی مرۆڤایەتی مافی مرۆڤ بەداخەوەیانی ئێمە لە سلێمانی و لە کوردستان و لە باشووری کوردستانە لە ڕۆژێکی ئاوا هەیە کە کۆبینەوە کۆمەڵێک لە خوشکبرا ڕۆژنامەنووسەکانمان لەژێر فشاری گۆڕینی کارن یا لەژێر فشاری گواستنەوەی ئەوەی کە پێی ئەوترێت لە قاموسی کوردەوارە بە گواستنەوەی سەنگەر بەڵام بە شێوەیەکی ئیجباری بە شێوەیەکی زۆر. ئێمە میلەتێکی ئازادین و زۆریشمان خوێن بەخشیە تاوەکو ئازاد بین. ئالم خاکەی کە ئێمە لەسەری وەستاوین چەند ساڵێک لەمو پێش دایان گەنجی ئەم شارە دایان گەنجی کورد لێرە زیینە بە چاڵکراون ئەلم شوێنێک کە ئێمە ئێستا وەستاوین. ئەمە جاری یەکەم نییە دەستگای میدیای ڕۆژنیوز و هەروەها کۆمپانیای چەتر ڕوبەڕووی ئەم هەڕەشە و گوشارانە دەبنەوە. لە ماوەکانی ڕابردوو لە تەواوی شارەکانی کوردستان بەبێت جیاوازی ئێمە شایدی ئەوەین کە کارمەندانی ئەم دەستگا میدیاییە ڕوبەڕووی چەندین جار ڕوبەڕووی گرتن، ڕوبەڕووی ئازاردان، ڕوبەڕووی هەڕەشە، ڕوبەڕووی هەڵکوتانە سەر شوێنی کارەکانیان بوونەتەوە. بەداخەوە ئێستاش هەڕەشەیەکی جدیتر لەسەر ئەم دەستگا میدیاییە هەیە کە ئێمە بە توندی دانی دەکەین. ئەمە پێچەوانی تەواوی یاسا و هەروەها ئەو معاهدەنیە و دەوڵەتیانەیە کە عێراق و لەگەڵ شەهرێمی کوردستان ئیمزایان کردو و واژۆیان کردو بەشێک لە پابەندیەکانیان خستۆتە سەرخۆی. لە بەشی دووەمی ئازادیەکان لە دەستوری عێراق بۆ ساڵی 2005 لە مادەی 38 بە نەسی عیبارەت زۆر بەڕوونی مافی داوە بە هەموو لاینێک هەموو هاوڵاتیەکی عێراقی کە مافی بڵاوکردنەوە ڕیکلامکردن، ئازادی دەربڕین، ئازادی چاپکردن و بە چاپگەیاندن و هەروەها هەموو وەسیلەکانی تری گەیاندنی دەنگ و ڕەنگی خۆی مافێکی چەسپاوە و ڕێزلێگیراوە لە دەستور و پابەندیە لەسەر هەموو ئەوانەی کە کار بەم دەستورە دەکەنەوەی هەمووانی کە لە چوارچێوەی عێراقێکی فیدرال بە هەرێمی کوردستانیشەوە کار بەم یاسا بەرکارانە بکەن. ئەوەی کە ئێمە بەپی شریعەتی ئیسلام ئاگاداری بین، خی گەورە کاتێک کە هەموو پێغەمبەرەکانی نردووە ئالانە بین عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام و مرۆڤەکانی بە ئازاد دروست کردووە کە دەنگ و ڕەنجیان و ئەو کەسەی کەستەمی لێ ئەکرێ ئەتوانێت دنیا پڕکە، عەرشی خوا پڕکە، هاوارەکە تاکو و کاتەی ستەمەکەی بۆ ئەسەندرێتەوە مافی خۆیەتی. لەبەرەوە هەر کەسە و بە دەنگ و ڕەنگی خۆی و حرامە بە هەر شێوەیەک بتەوێت هیچ دەنجێک بکەی یا یاریکردن بە هەر دەنجێک بە هەر شێوازێک لە شێوازەکان. لەبەرەوە یەکێک لە بنەما سەرەکیەکانی هاتنی پێغەمبەران ئالانە بین عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام ئەوەیە کە ئینسان بە ئازادی ڕای خۆی دەرەبڕێ و بۆ چوونی خۆی هەیە. لەبەرەوە هیچ کەسێک ناتوانێت و ناشکرێ کەسێکی تاوانکاری جاسووسی خۆفرۆش بێ بە زۆر ڕای خۆی بسەپێنێ بەسەر گەلێکی چەند ملیۆنیە و بێوێ خەڵکە ئازادەکە بخاتە ژێر کۆنتترۆلی خۆیەوە. ئازادی 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 هەڕەشەکان نامان ترسێنن بەردەوام دەبین دەستێم و لای خۆش هەردوو.